داهاتی تاک لە هەرێمی کوردستان بەهۆی قەیرانی دارایی هەرێمی کوردستانەوە 50% کەمی کردووە. سەرۆکی سەنتەری زانیاری و استراتیژی کوردستانش دەڵێت لە ساڵی 2012-2013دا کە لوتکەی خۆشگوزەرانی بوو لە هەرێمی کوردستان داهاتی تاک 4 بۆ 5,000 دۆلار بوو، بەڵام لە ئێستادا ئەو ڕێژەیە کەم بۆتەوە بۆ 2,000 دۆلار. ئەو حەفدە پێوەەر بۆ دیاریکردنی داهات لە هەرێمی کوردستان دیاری دەکات. یەک لەو پێوەرانە داهاتی ڕاستە و خۆیە کە تاک لە موچەدا وەری دەگرێت، بەڵام حکوومەت 26% موچە پاشەکەوت دەکات. پێوەرێکی دیکە داهاتی ناڕاستە و خۆیە کە حکوومەت لە بژانەوەی ژێرخانی ئابووری و پەروەردە و تەندروستی خەرجی دەکات. ئەو پرۆژانەش لە ئێستادا وەستاون. ئەمە جگە لە بەرزبوونەوەی بێکاری لە هەرێمی کوردستان بۆ زیاتر لە 50% کە پێشووتر بێکاری 6% بوو، ئێستا ئەو ڕێژەیە بۆتە 4%. هەموو ئەمانە پێمان دەڵێن کە داهاتی تاک بۆ نیوەی لە 100 کەمی کردووە. کۆی گشتی موچەی فەرامبەران 126 پاشەکەوت کرایە، چونکە ئەوەی کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان دابەش دەکاتن 650 ملیارە لە کۆی 875 ملیار، یعنی بە کۆی گشتی هەموو فەرامبەرەکانی و خانەنشینەکانی وات ئەوانە بە نەزەر ئەتیبار وەگرین و جۆلەی بازار وەگرین دەتوانین بڵین بە کۆی گشتی داهاتی تاک زیاتر لە 150 کەمی کردیە لە هەرێمی کوردستان. بۆیە نزیکترین پێوەرەوەی کە دەتوانین ئێستا بیڵین لەوانەیە بتوانین بڵێن داهاتی تاچێک لە کوردستان لەنێوان 2,000 بۆ 2,500 دلار. مامۆستایەکی زانکۆش دەڵێت تاکی هەرێمی کوردستان ناتوانێت وەکو پێویست ئیدارەی ئابووری خۆی بدات. ئەمە جگە لە نەبوونی سیستەمێکی بانکی لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی تاک داهاتەکەی لەو سیستەمەدا کۆبکاتە و دواتر سوودی لێ ببینێت. پێم وایە تاچی کوردی تا ئێستا نەیتوانێت ئیدارەی داهاتی خۆی بکە. ئەگەر بۆ نمونە باسی بکەین لە ساڵانی ڕابردوو پێش هەبوونی قەیرانی دارایی داهاتی تاک گەیشت بە ڕادەیەکی باش، بەڵام نەیان دەتوانی بە شێوەیەکی باش تەوزیفی بکەن یان هەڵی بگرن. ئەوەش بە شێشی دەگەڕێتەوە بۆ نەبوونی سیستەماتیک لە مەسلەی داهات. بۆ نمونە لە کوردستان سیستەمێکی بانکی بەهێزمان نییە بۆ ئەوەی تاک بتوانێت تەوزیفی داهاتەکەی خۆی لە بانکەکان بکە. تاکی هەرێمی کوردستان جگە لە کەمبوونەوەی داهاتەکەی لە هەمان کاتدا بە هەدەردانی داهاتیشی هەیە کە لە کڕنی کەلوپەلی ناسەرەکیدا خەرجی دەکات، بۆ نمونە لە گۆڕینی ئۆتۆمبیلەکانیاندا کە لە ئێستادا بازاڕی نەوەستا و تەنها ئەم ساڵ 50,000 ئۆتۆمبیل هاتوونەتە هەرێمی کوردستانەوە. هەروەکردنی جلوبەر کە تا ئێستا باشترین بازاڕی هەیە. ئەمە جگە لە بەهەدەردانی ئاو کە یەک تاکی هەرێم بەرامبەر 5 تاکی لەندەن ئاو سرف دەکات. هەرگو لە بواری کارەبادا یەک تاکی هەرێم بەرامبەر 5 تاکی تورکیا بەکاری دەهێنێت. ئەمە جگە لەوەی لە دوایین دیراسەدا کە کراوە 75% پاشماوەکانمان لە خۆراک و خواردنەوەیە. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.